دکتۆر سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. چ پلانێکتان بۆ ڕوبەڕووبوونەوەی تای خوێن بەربوون داڕشتووە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ سوپاس سنوورخان، سڵاو لە جەنابت و لە بینەرانی کوردستان 24. دیارە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی وەڵام من سەرەتا هەردەمەوێت دەستخۆشی لە جەنابت و بەڕاستی کوردستان بیرچار بکەم بۆ ئەو ڤیدیۆڵی کە ئامادەتان کردبوو، ئەو زانیارانێک کە خستانە ڕوو بەڕاستی دەستان خۆش بێت نوماندوونە بن بەڕاستی. سەبارەت بە پلانی ئێمە، پلانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵێ دیارە ئێمە هەر ساڵانە پلانی نیشتیمانیمان هەیە، وەکو وەزارەتی تەندروستی پلانی نیشتیمانی ساڵانە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوە و کۆنتڕۆلکردنی نەخۆشیە گوازراوەکان. زا هەموو نەخۆشیە گوازراوەکانە دیارەکە پەتاوەرجەکانە کۆڕۆنا بۆ نمونە تای خوێن بەربوونی شێکێکە لەو نەخۆشیە گوازراوانێک کە ئێمە ساڵانە ئامادەکاری بۆ بکەین، چونکە بەڕاستی لەم چەند ساڵی ڕابردوو ساڵانە ئێمە لەم وەرزە کاتێککە گەرمادا دێت وەرزی قوربانیکردن و زیکە بێتەوە ئەم نەخۆشیە سەر هەڵەدات. دیارەمە لە تەنیا لە کوردستان و لە عێراقیش نی، دیارەمە نەخۆشیەکی جیهانیە. خۆتان ئەزان پەتای وەرزی باڵن پەتای ڤایرۆسی سنووری وڵاتان و شارەکان نازانێ، بڵاو ئەبێتەوە بە هەموو جیهاندا. پلانی ئێمە بریتە لەوەی کە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ کۆمەڵێک ڕێکار و ڕێنمای تایبەتمەندمان دەرکردووە بۆ ئەوی بتوانین ئەم نەخۆشیە کۆنتڕۆل بکەین و ڕێگیری بکەین لەوەی کە ئەم نەخۆشیە بگاتە هەرێمی کوردستان لەم ساڵدا. دیارە وەزارەتی کشت و کاڵ کە ئەوان تایبەتمەندن بە چۆن بڵێ دکتۆر ئێستا نزیکترین شوێن لە هەرێمی کوردستان عێراق کە چەندین توش بووە گومان لێکراوی تێدا و دوو کەسی ژیانیان لەدەستاوە. هەماهەنگیتان لەگەڵ وەزارەتەکان و هەروەها لەگەڵ تەندروستی عێراق چۆنە؟ بەداخەوە ژیانی کۆسکردوان شاد بێت و هێوای سەلامەتی بەڕاستی بۆ هەموو با بڵێن توشمان نەخوازیین. ئێمە بە دڵنیاییەوە بەبەردەوام لەسەر هێڵین لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق با بڵێن هەماهەنگی باشمان هەیە لەگەڵ وەزارەتی تەندروستی فیدرال بۆ ڕوبەڕووبوون و کۆنتڕۆلکردنی با بڵێن ئەم زۆرە نەخۆشیانە. بەڵام ئەوەی کە من ئەمەوێتن باسی لێو بکەم لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی با بڵێن هەرێمی کوردستان ئێمە کۆمەڵێک ڕێکار و ڕێنمای تایبەتمەندمان دەرکردووە بۆ کۆنتڕۆلکردن و ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە. دیارە وەزارەتی کشت و کاڵ تایبەتمەند کراوە و ڕاست پێدراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە کە ئەو ئاژەڵانەی لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردای ناوخواش هەرێمی کوردستانەکەن پێویستە لە سەرەتا کارانتینە بکرێن، سنوورخان دواتر پشکنینی سەلامەتیان بۆ بکرێت. پێویستە هەر ئاژەڵێک کە داخڵی هەرێمی کوردستان بێت سەرەتا کارانتینە بکرێت، پشکنینی سەلامەتیان بۆ بکرێت. بۆ سەربڕین هەرێمی کوردستان یا هەمووی پشکنینی بۆ دەکرێت؟ بەڵێ بەڕاستی ئێمە هەموو هەوڵێک ئەدەین کە هەر ئاژەڵێک بە هەمانگی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ، ئەمە تایبەتە بە وەزارەتی کشت و کاڵ، بەڵام بێگومان نوێنەری وەزارەتی تەندروستیش ئامادەوە، وەزارەتی تەندروستیش معنی پەیوەنددارە بەم بابەتە، چونکە ئەمە پرسێکە پەیوەندی بە تەندروستی و ژیانی هاوڵاتیانەوەیە. ئێمە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەی کە هیچ ئاژەڵێک بە قاچاق داخڵ نەبێت و هەموو هەوڵێکیشمان ئەوەیە کە هەر ئاژەڵێک داخڵی هەرێمی کوردستان بێت سەرەتا کارانتینە بکرێت و پشکنینی سەلامەتیشی بۆ بکرێت. دواتر بە پێی ڕێنمای و مەرجە تەندروستیەکان ئەم ئاژەڵانەی کە سەلامەت دەرچوون دەگوازرێنەوە بۆ سەربڕخانەکان و کوشتارگەکان، لەوێشەوە پێویستە تەواوی ڕێنمایە تەندروستیەکان پەیڕەو بکرێن لە کاتی سەربڕنی ئاژەڵەکان. دیارە لە سەربڕخانەکان و کوشتارگەکان ئێمە پرۆسەی ڕشاندن هەیە، پرۆسەی ڕشاندن دەکرێتن بۆ تەواوی شوێنەکە تەندروستکارەکان و ئەو کەسانی کە مامەڵە و ئاژەڵەکان سەر ئەبڕن پێویستە جلوبەرگی خۆپارێزیان لەبەردەبێت، ئەوەی کە پێی دەگوێت PPE. دواتر پزیشکی ڤێتەرنەری لەوێ ئامادەیە، نوێنەری وەزارەتی تەندروستی ئامادەیە، لە هەموو سەربڕخانە و کوشتارگەکان پێویستە هەموو مەرجەکانی تەندروستی پەیڕەو بکەن ئەوەی کە بۆ سەلامەتی با بڵێن ژیانی هاوڵاتیان بێت. دواتر دوای ئەوەی کە بە پرۆسەیەکی تەواو تەندروست ئەمانە سەربڕان دەگوازرێنەوە بۆ فرۆشگا. باشە، ئەگەر کەسێک دوور با تووشی ڤایرۆسەکە بوو، خۆتان ئەوەتان گوتووە کە ینی چارەسەرێکی دیاریکراو نییە، پرۆتۆکۆلی دەرمان چییە؟ چی بەکاردەهێنن بۆ کەسی توش بوو؟ بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر بەجێ خۆی زۆر کەس ببورن تووشی قەلەقی و دلە ڕاوکەی بۆ بەڕاستی کە ئێمە گوتومانە چارەسەر ڕاستە بەڕاستی چارەسەرێکی دیاریکراوی تایبەتمەند
بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە بوونی نیە. دیارە زۆربەی نەخۆشیە ڤایرۆسەکان ئەم گرفتانەیە چونکە ڤایرۆس زوو خۆی ئەگۆڕێتن. بەڵام بۆ نەخۆشی تاخوێنبەربوون و هاوشەوەی نەخۆشەکانی تاخوێنبەربوون لە زانستی پزیشکی شتێکی پێ دەڵێن سەپۆرتیڤ تریتمنت، واتە چارەسەری پاڵپشتکار کە ئێمە چارەسەری نیشانەکانەکەن بۆ ئەوەی بارودۆخی نەخۆشەکە کۆنتڕۆل بکرێت. بەڵام من لێرە شتێکی ئەمەوێت بیڵێم سنوورخان، ئێمە پار بەڕاستی ئەمە ئەو گرفتەمان هەبوو زۆر بەداخەوە پار کە هەندێک هاوڵاتی ژیانیان لەدەستدا بە نەخۆشی تاخوێنبەربوون. یەکێک لەوە کارەکان ئەو بوو کە درەنگ سەردانی نەخۆشخانەیان کرد بوو. ئێمە لێرەوە ڕای دەگەینین هەر کەسێک ئەو نیشانە تێدا بەدیار کەوت کە جەنابەت تازە ئاماژەت پێدا کە تایەکی زۆر بەرزە، هێلنج و ڕوشانەوەی، سەرسوڕانە، شەکەتی و ماندووبوونە، لە حاڵاتە قورسەکاندا دیارە دەرکەوتنی پەڵێ لەسەر پێست و خوێنبەربوون. هەر کەسێک ئەم نیشانانەی تێدا بەدیار کەوت تکان لێکەین لە ماڵەوە خۆیان ئیهمال مەکەن. باشە دکتۆر پرسیاری دیکە بکەم، ئەگەر کەسێک پاریان پێشتر توش بوو بێت ئەگەر زوو چارەسەری نەخۆشەکە بکرێت مەترسی جانەدەزان کەم دەبێتەوە. ببوورە وەڵا ئەگەر پرسیارەکە دووبارە ئەگەر کەسێک پێشتر توش بوو بێت و چاک بوو بێتەوە دەکرێت جارێکی دیکە توش بێتەوە؟ بەڵێ بەداخەوە دیارە مەترسیار هەیە بەڕاستیانی ئێمە چونکە زۆربەی هەن ئێمە چونکە ئەزمونمان هەیە، ینی پێشتریش کاتێک کە ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو بوویەوە قسەیەکی ئەوها کرە کە هەر کەسێک تووشی پەتای کۆڕۆنا بوو جارێکی تر توش نابێتەوە، بەڵام دیارە کە کۆڕۆنا ئەوەی فێ کردین. ئەمە مانای ئەوە نییە کە کەسێک پێشتر توش ببێتن ئێستا خۆی نەپارێزێ نەخێر. لە هەر کات و ساتێکدا بەڕاستی مەترسی هەیە کەسێک کە خۆی نەپارێزێت تووشی ئەم نەخۆشیە بێتن. و شتێکی تریش هەیە بەڕاستی من دەمەوێتن ئاماژەی پێ بکەم سنوورخان کە زۆر لە جێی خۆیەتی دیارە بۆ ڕووبەڕووبوونەوە و کۆنتڕۆلکردنی نەخۆشی تاخوێنبەربوون بودجەیەکی تایبەتمەند تەرخان کراوە لەلایەن ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێز مەسرور بارزانی بۆ ئەوەی ئەم بودجەی تەرخان بکرێتن و سەرف بکرێتن لە ڕێکارەکانی ڕووبەڕووبوونەوە و کۆنتڕۆلکردنی نەخۆشی تاخوێنبەربوون. و خۆشبەختانە تا ئێستا زۆر چۆن بڵێن بەباشی هێناومانە. تا ئێستا لە زۆرێک لە وڵاتەکان نەخۆشیەکە بڵاو بووتەوە، بەڵام لە هەرێمی کوردستان خۆشبەختانە تا ئێستا هیچ حاڵاتی توشبوومان نیە و هیچ حاڵاتی گومان لێکراویشمان نییە. زۆر سپاس دەکەم دکتۆر سەرکار سورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان. دەستخۆش.